بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش کاتژمێر 5 بەیانیە لەسەر ڕێگای هەولێر کەرکووکم. پایتەخت میدیا وەکو تاکە دەستگای میدیایی لە هەرێمی کوردستان هاتوون ڕۆمالی سەردانی ئەو زیارەتکارەتان بۆ بکەین کەوا بڕیارە پاشکەمێکی تر نزیکەی 1000 زیارەتکار لە سنووری پارێزگای هەولێرەوە بەرەو کەربەلا بەڕێ بکەون. بۆچی دەچن؟ ئەم زیارەتکارانە لە چوارچێوەی چلەی ماتەمینی ئیمام حوسێین سەردانی کەربەلا دەکەن بە گوێرەی زانیاریەکانی پایتەخت میدیا کە قسەمان لەگەڵ ڕێکخەرانی ئەم چالاکی کردووە خۆت سەرپەرشتی زیارەتکارەکان دەکەن. ئەوان باسییان لەوە کرد بۆ پایتەخت میدیا ڕایانگەاندکەوە بۆ ماوەی 3 ڕۆژ لە کەربەلا دەمینێنەوە. بۆ ئەو مەبەستەش تەواوی پێداویستیە خۆراکیەکان شوێنی مانەوە حەسانەوەیان بۆ دابین کراوە. دوای 3 ڕۆژەکەی تر دەگەڕێنەوە بۆ شاری هەولێر. هەروەک باسم کرد ژمارە و کەسانێکەوە سەردانی کەربەلا دەکەن ژمارەیان نزیکەی 1000 کەس دەبێت و لە ڕێگەی هەژدا ئەم پاسانەوە کە ئێستا لە دیمەنەکاندا دەیبینن دەگوازرێنەوە بۆ کەربەلا.